یا شێخ شەفش کۆتایی هات ئەمڕۆ لە باوەشی پاڤڵیت و سبەش بەعژوو لە باوەشی برایزل. سیاسەت لەم هەرێمەدا گەیشتوتە قۆناغی بێئابڕۆیی تەواو. ئەو سیناریۆی تا ئێستا دەیبینین گەورەترین سوکایەتی بە حەقڵی دەنگدەر و هەموو ئەو خەڵکەی بڕوایان بە گۆڕانکاری هەبووە لە ڕێگای ئەم سیاسیە ساختە چیانەوە. پێشنیار دەکەم بچن کتێبی مەشخەڵی ژیانەوە بخوێننەوە تا لە سیاسی ساختەچی و ئۆپۆزیسیۆنی ساختەچیش بگەن. بە شێخی زیندان بڵێن دوێنێ بوو بە دەنگی بەرز هاوارە دەکرد من لەگەڵ دز و مافیا دانانیشم. جەماوەرەکەشت بە دەنگی بەرز هاواریان دەکرد و دەیان گوت بژی شێخی زیندان کەچی ئەمڕۆ یەکەم هەنگاوت گەڕانەوە بۆ ناوباوەشی دەسەڵات و باوەشکردن بە هەمان ئەو کەسانە دەست پێکرد کە بە شەریکە دز ناوت دەبردن. ئایا ئەمە سیاسەتە یان کۆمیدیای ڕەش؟ کارەسات تەنها لە سەرکردە ساختەچیەکاندا نییە، بەڵکو لەو سوپایە مەسینە هەڵگرەدایە کە ئیرادە و کەرامەتی خۆیان ڕادەست کردووە. کاتێک جنێو دەدەیت دەڵێت بژی، کاتێک دەچیتەوە باوەشیان هەر دەڵێت بژی. ئەگەر ئەمە لووتکەی دووڕووی نیفاق نەبێ ئەی ئەمە چییە؟ ئەو پاساوی دەڵێت هاوپەیمانێتەکە بۆ دژایەتی مەسرور و حکومەتەکەیەتی تەنها تۆزکردنە نێوچاوی خەڵکە و شاردنەوەی ڕاستی و کۆیلەبوونە بۆ کورسی. بڵێ یا شێخ ئەوە سەلماندت کە دروشمەکان تەنها فشەفش و رادیۆ بوون بۆ فریودانی خەڵک. بەڕاشکایی بڵێم یا شێخ ئەوەی تا دوێنێ وەک پاڵەوان وێنای دەکردی ئەمڕۆ وەکو بەشێک لە یاریە قێزەونەکەی دەسەڵات دەرکەوتیت و پیرۆزبایی لێگرتنەوەی بەرژەوەندیەکانتان بێتن، بەڵام سەرخۆشیش لە متمانەی خەڵک دەکەیت.